خۆشەویستان ئێستا هاتوومەتە لای مام فەتاح کە یەکێکە لە کەسایەتیەکانی شاری کۆیە، زانیاریەکی باشی لەسەر کۆیە هەیە. پێم خۆش بوو بێم سەردانی بکەم و هەندێک زانیاری لە زاری خۆیەوە ببیستم. مام فەتاح باشی؟ یانەوە خێر بێسەر چاوم. خۆش بیا، خۆ سەلامت بی. ئەتو باشی؟ ئایمانی هەروە دەبی. یا ڕەبی پیر بووی ئەمە هەر باشە. کوڕە نانە هێشتا پیر نەبووی. ئێوە خێر بێسەر چاوم. سەلامت بیا، گەلێک مەمنونم. مام فەتاح ئەگەر هەندێک باسی شوێنەوارەکانی کۆیم لە بۆ بکەی، مەسەلەن بزانم بازاری قەیسەری کۆیە، ئەگەر بزانی مێژوەکەی لە بۆ کەنجە دەگەڕێت. وڵایی لە پێشەوە باسی مزگەوتی گەورەتە لۆ یەکەم لە ساڵی 45ەوە ئەمە لێرەما لە 45 لە وەختی خۆی حەسینی دیگەنیان ڕادەخست لە بۆ نوێژەیە قاپقا بەدارەکانیشیان ڕادەخست. زەمانی مەلای گەورە لە ئەبزانە مەلای گەورە ئەبێ داداە دەچوو نوێژی لەوێ دەکرد و دەچۆمایە. ئەو مەلای گەورە نێژی دەکرد لەوێ دەیە جمعە لەوێ بوو ڕۆژە داهاتە وێن دەرێش غرفەی لێ بوو لێدا دەنیشتە لەوێن دەرێ. ئەوە مزگەوتی گەورە مزگەوتی گەورە قەدیمە دروستکە حەوێزەکان وشیان کردیا مزگەوتە گویا تا ئێستا هەرمایە. دوایە دێنە سەر خانی گەورە مارێ ئەوەی خانی محمود ئاغای. ئەو خانیێش وەختی خۆی مارە محمود ئاغا دروستی کردیا. ئەوەش حەوێزەکان دروستیان کردیا. حەوێزیەکان دروستیان کردیا. نا ئەوە حەوێزەکان دروست کردیا، ئەوە محمود ئاغا دروست کردیا. مزگەوتی گەورە حەوێزیەکان دروستیان کردیا. ماڵی مەلای گەورە خانی محمود ئاغای ماری حەماغی دروستیان کردیا. دوو قەیسەری لێیە، قەیسەری نوێ و قەیسەری کەون. ئێرە قەیسەری کۆنا؟ نا ئێرە قەیسەری نییەوە، قەیسەری وێن دەرێت وایە بە گومبەتە. ئەوانە دایرەیە قاپ دروستی کردەوە کاول بوو ئێروکانە. ئەو قاپ دروستی کرد ئێروکانە. ئەمە توکانمان داران لە قەیسەریەکان بوو. لە دوایە کاکە ئێرە کرا هاتی ئێروکانە. ناخۆ ئێرە قەیسەری نییە، هەر بازاری پێدەین بازاری ئەو قاپە. قەیسەریەکان مهمن نەدیدینە. ئەوە لە هەولێرێ لە بەغدایە لە هیچ جێشی نییە. بەس ئەویش مارکرایە عالەمەکار دێتە دەرەوە ئیشەکە. بەزارە قەیسەرێک هەیە لە سولێمانیە نازام یەکی کابی بەیەنسیە قەیسەری تەسکۆکاوت کۆکەیە. ئیما ئەو هەموو قەیسەرە ساکانە. فەتاح با پرسیارێکی دیکە لێ بکەم. بزانم لە کۆنەوە خەڵکی کۆیە چ خواردنێکیان زۆرتر دروست کردیە؟ ینی کۆیە بە چ خواردنێک زۆر بەناو؟ وەڵاهی خەڵکی کۆیە هەموو دابەستیان هەبوو. بەڵێ ساواریان دەکرد، بڕوشیان دەکرد، تێگەیشتی ئەوە دەستانە بەکاریان دەینا. داریان دەینا دایان دەنا لە بۆ دستانە ئاگریان پێ دەکردەوە. تێگەیشتی خواردنیان هەبوو، ساوارە هەموو بوو تێگەشتی قاورمەیان دەکرد. هەرێکی ترا دابەستیان دەکردی خاوریان دەیان کردە خاورمە و لە بۆ دەست هەتا وەختی پەرکەمیەوەیان دەما. هەتا وەختی پەرکەمێ وەڵی داکە مەموو دەماوە هەتا پەرکەمێ بە قاورمە دەکرد. ئەرێ وەڵا ئەی دەستەکان خۆش بیا گەلێک گەلێک مەمنونە. بە قورئان سەر چاوەکەم زۆر زۆر سپاس.